کاتتان باش قوتابیان. سپاس. هەروەکو ئاگادار بن لەوانەی کوردیدا ئەمە باسی خۆشەویستی دایک و باوکمان کرد و باسمان کرد کە ئێمە پێویستە زۆر دایک و باوکی خۆمان خۆش بێت و یەک بەیەکە باسمان کرد بۆ نمونە ئەرکی دایکچی بوو بەرامبەر بە منداڵ و ئەرکی باوکچی بوو بەرامبەر بە منداڵ. ئەگەر ئێوێ بێت و ئێستاکە ئێمە باس بکەین ئەرکی دایکچیە بەرامبەر بە منداڵ. ئەرکی باشە قوتابیان، ئەرکی دایکچیە بەرامبەر بە ئێمە. دەی ئەرکی دایکچی بوو بەرامبەر بە ئێمە فەرموو. ئەزیەتیان نەدەین چیتر بەڵێ بەخێویان بکەین. زۆر باشە ئەفەرین. کەواتە خاڵی یەکەم پێویستە بەخێویان بکەین. ئەفەرین. خاڵی تر زۆر باشە چیتر تۆن ئەفەرین. کەواتە خاڵێکی تر پێویستە کە چوونە تەمەنەوە، پێویستە کە چوونە بەخێویان بکەین. باشە چیتر دەی چیتر بەڵێ ئەفەرین. خۆشمان بێت و پشتگوێیان نەخەین. ئەفەرین. بەڵێ ڕێزیان لێ بگرین. کەواتە خاڵێکی ترمان هەیە. هەر کارێک کە پێمان دەسپێرن بەخۆشیەوە ئەنجامی بدەین. باشە چیتر بەڵێ فەرامۆشیان نەکەین. باشە ئەوە باسی خۆشەویستی دایک بوو بەرامبەر بە منداڵ. ئەی باوک چیمان بۆ دەکا؟ بەڵێ ئافەرین. گوێ بە گەرما و سەرما ناداتنەوە، بەردەوام هەوڵ دەدا تاوەکو بژێوی ژانی ئێمە دابین بکات. بڵێ ئافەرین. چیتر ئافەرین. واتە بە گەرما و سەرما هەوڵ دەدا تاوەکو بژێوی منداڵەکانی دابین بکات. ئافەرین. زۆر باشە. کەواتە زۆر بە کورتی ئێمە لە دوو خاڵدا کۆی دەکەینەوە. دایکانیەکە لە هەست و سۆز. باوک بیرێکە لە حکمت. بیان پێویستە ئێمەش هەموومان ڕێز لە دایک و باوکمان بگرین کە پیر بوون و چوونە تەمەنەوە فەرامۆشیان نەکەین، بەردەوام دەستی ڕێزیان بۆ بەستینگەوە بگرین. سپاس بۆ ئامادەبوونتان. باخچە و قوتابخانەی بان، ماڵێک بۆ پەروەردە و ژیان.